حاضرە بێشی و باسی JB و KBمان کرد کە یەکێکیان سرفەس current density bound بوو، ئەوەی تریشیان volume current density bound بوو. بزانین لەباری فیزیاییەوە لێکدانەوە بوو ئەمانە بە چ شێوازێکە، دەربڕینەکان بە چ شێوازێک، دەرپەرێشانەکان بە چ شێوازێک. دوو مادەیەکی مەگنەتایز لە بەرچاو بگرە بەم شێوازە مادەیەکی مەگنەتایزی ترە مادە مەگنەتایزە ئەم لوپانەی تێدایە هەموویان ئەمە لوتپی مەگنەتیکەوە هەر کامیان وسا ڕووبەرەکەی ئێە توانین بە لوپێکی ئامپێر یعنی لوپێکی کارەبایی لەبەر چاوی بگرین بۆ شێوازە لوپێکی کارنت هەمووی سوورن سێرکەنیسکانی و سوورانە کە لە پاڵیەکانی تێدا سڕنەوە ئەم سوورە ئەو سوورەیەک تێدا سڕێتەوە ئەم سوورە و ئەم کارنتە و کارنتێک تێدا سڕنەوە ئەم کارنتێک تێدا سڕنەوە لە کۆتاییە ئەو کارنتانە کە ئەکەونە سەر ڕووبەرەکە کەونە سەر ئێرەوە هیچ شتێتر لەم لانیە بیان سڕێتەوە هەمویان ئەمێننەوە ئەوەیە کە کارنتێک دروست ئەکەن بەم شێوازە بە دەوری مادە مەگنەتایز بووەکە ئەو مادەیەکە بۆ بە مەغنەتیسی بەم شێوازە باشە. هەر کام لەمانە بڵێن دایپۆلێکی مەگنەتیکە من دایپۆلەکە باشە ژمارەی دایپۆلەکان لە یەکەی حەجمە پێیاڵەن M و تاریفی ئێمەوە بوو ژمارەی ئەو مەگنەتیک دایپۆلانە لە یەکەی حەجمە ناوی ئێمە حەجمەکەت چەندێکە ئەگەر ڕووبەرەکەت A بێ ڕووبەری بڵێن هەرکام لەمانە ڕووبەری هەرکام لەمانە A بێ باشە و ئەستوریەکەیان T بێ ئەو کاتە والیۆمەکە ئەکاتە AT و M ئەکاتە بڵێن ئەمە وەکو دەنسیتی ژمارەی هینەکانە دایپۆلەکانە کەوا بوو M ئەکاتە ئەمی کەپتاڵ کاڕەتی AT ئەمە حەجمەکەیە بڵێن ئەوە دەنسیتی ژمارەی هینەکانە لە یەکەی حەجمە کەوا بوو ئێمەکەی تو ئەکاتە ئەمە لەلایەکی ترەوە ئا یەکسانە بە MT چونکە ئەمە لێرە تۆ تەزویەکت هەیە باشە لەلایەکی تریشەوە بەڵامشمان هەیە M یەکسانە بە AA M یەکسانە بە AA وایە و لێرەوە توانێ بگەین بە ئەم دوانە لەگەڵەکە یەکسان دانێ تاریفی ئێمەیتر هەرکەم لەمانە ئایەکەیتر کەم لەمانە ئایەکە کە چکەم ئایانەکە دێنێرە ئەمێ لەگەڵەکە یەکسانن ئای گشتی دروستەکان پێکەوە کۆ نابنەوە ئەمە ئایەکەوە بڕێنە ئێمە کاتە ئای ئا و لە کۆتاییە ئایە کاتە MT M بریتە لە یەکەی بڵێن ژمارەی دایپۆلەکان لە یەکەی قەبارەتیش ئەستوریەکەیە یعنی ئایەکەی تۆ تەزویەکە لێرە دروستە بێ تەزویەکی هین لەسەر ڕووبەرەکە دروستە بێ یەکسانە بە M یعنی ژمارەی مەگنەتیک دایپۆلەکانت لە یەکەی حەجمە کەڕەتی ئەستوریایی ئەو مادەی کە تۆ هاتە لێرە ئیتر ئەمە کە ئینتر بڵێن چونکە هەرکەم لەمانە ئەمە حەجمیان هەیە کارەمەگەی سەرڕانی ڕێبوونێک یان بڵێن شریتێک لە تەزوو دروستە بێ بەم شێوازەکە شریتێ لە تەزوو دروستە بێ کە ئەیبن و لەلایەکی ترەوە KB بریتە لە چی؟ بریتە لە دەنسیتی کارنت بە پێی بڵێن لاینەکە یعنی ڕووبەرەینەکەت کاتە ئای دابەشی چی ئەمە تێکەت ئەو نەیە لێرەوە یەکدانە لە دوودانێنی کەیبیەکان کەی بریتە لەو تەزوی کە ئابم هیناتی بەم ڕووبەرهاتی باشە کەیبیە کاتە ئایەکەت تۆ هەر چەندێکەیە دابەشی کە بەسەر ئەمە ستوریە ئەکاتە کەیبی کاتە ئای لەسەر تی و ئای لەسەر تیش کە خۆ یەکسان بوو بە M کەوا بوو کەیبی یەکسانە بە M یعنی current bound density یعنی surface current bound density دەگاتە M خودی magnetic بڵێن magnetization یعنی ژمارەی دایپۆلەکان لە یەکەی حەجمە
و ئەگەر ئەمە بە شێوازی ڤێکتەر بین دەمان ڤێکتەریشە کەیبیە کات m کاڕەتی n کەیبیە کات m کاڕەتی n بە دەستی ڕاستش ڕوو نابێ ئەوە بێت چونکە m کاڕەتی n کە بکەی بە شێوازی هینە کاتە ئەم ڤێکتەرە کە لەم ئاڕاستە کاتە ئەم ڤێکتەرە کە لەم ئاڕاستایە گۆشەی نێوانیان 90 دەرەجەیە و ئاسان معلومە کە ئەکرێ ئەمە بەم شێوازە بنووسرێ هەبوو ئینیوە کە پیشانی بین کەمە ڤێکتەر. اوكي يعني مش تراها ما بو توضيح يوشتيا تيسناك لا كتروا جي بي اكريو بيشاني بين من بروف من اكل بدل كتابك بروفك هي توان بين جي بي يعني فاليوم كارنت دنسيتي باوندكت يكسانه بكيرلي ام باشا لەلایەکی تریشەوە دایڤێرجەنسی ئەمە دائما دایڤێرجەنسی کێر دەکات دایڤێرجەنسی جێ کات دایڤێرجەنسی کێرلی ئێم دایڤێرجەنسی کێر سفرەکە کەوە دایڤێرجەنسی جی جێ بی سفرەکە بۆچی بۆ ستەیتی کارنت کاتێک ستەیتی کارنتە هەیە دایڤێرجەنسی جی بی سفرەکە ئەمیش کاتێکە ماگنەتیزیشنەکە تۆ یونیفۆرم بێ یعنی وەکو یەک بێ ئەگەر ئەمانە یەکتری سڕنەوە ئاگادار بە کاتێکە ماگنەتیزیشنەکەی تۆ یونیفۆرم بێ ئەمانە یەکتری سڕنەوە ئەم تەزوانی ناوەوەی تەنها تەزوەکەی ئەو تەزوە منێتەوە کە لە سەر ڕووبەرەکەیە بەڵام کاتێکە ماگنەتیزیشنەکەی تۆ یونیفۆرم نەبێ ئەوانە یەکتری ناسڕنەوە و ئەمێنەوە وەو کات دایڤێرجەنسی جێ بی ناکاتە سفر. ئێستا لەرە شتێکتان پێ ناسێنم بەناوی ئاکسلەری فیڵدی ئێچ کە لە زۆربەی کتێبەکانە بەتەوە کتێبە هێندسیەکانە ئەم ئێچە بەکاردێ لە فیزیایشە لە جیاتی بی بەکاربێنین یعنی مەگنەتیک فیڵد بەکاربێنین ئەم ئێچە بەکاردێ زۆربەی کات کاکاتە مەگنەتیک فیڵد لەناو مادە بی زۆتر بۆ ڤاکیۆمە بەڵام ئێچ مەگنەتیک فیڵد لەناو مادە ئاسانترەکە فەڕۆئینەکانە سادەتر دەکاتەوە. دوو جۆر کارنتمان لێرە هەبوو تا ئێستا کە کارنتێک کە ئەمەیە ینی باوند کارنت جێ و کەیبی ینی کەیبیش کە سەرفێس کارنتەکەیە سەرفێس کارنت باوندەکەیە ئەویش باوندەکەم باوند جگە لەمانە تۆ کرێت تەزویەکی تریشت هەبێ کەم تەزوە فری کارنت ینی کارنتێک کە دێتە ناو سیستەمەکەی تۆوە سیستەمەکەت بەسۆ بە باتریەکەوە تەزوی دێتە ناوە ئەمە ناوی فری کارنت باشە کە بە شێوەی جێ باشە ئەم جێ ئێفە جێ فری کارنتانە بە هەموو قەبارەکە دێتر یەکسانە بڵێن جێ گشتی یەکسانە بە کۆی ئەمە و ئەمە ئێستا بەو حاڵەتە بێ کێرلی بی ئەکاتە چی میو زیرۆ جێ لە جیاتی جێ ئەمە دابنین توتال جێەکەمانێکی جێ باوندێکی جێ ئێفە ئەو کات یەک لەسەر میو زیرۆ کێرلی بی حەسیە بکەین میو زیرۆ بێنە ئەم سەر کاتێک چ میو زیرۆ کێرلی بی یەکسانە بە جێ لە جیاتی جێشتی دانێن جێ ئێف زائد جێ بی جیاتی جێ بی توانین چی دابنین کێرلی ئێم دابنین کێرلی مەگنەتیزیشنەکەت ئەو کات یەک لەسەر میو زیرۆ کێرلی بی ماینەس کێرلی ئێم یەکسانە بە جێ ئێف ئێسامە لەو کێرڵە هاوبەش وەرەگرین ئەکاتە بی لەسەر میو زیرۆ ماینەس ئێم ئەمە ناوەنین ئێچ ئەو کات ئێچ بریتە لە چی بی لەسەر میو زیرۆ ماینەس ئێم یا بی ئەکاتە میو زیرۆ ئێچ پلاس ئێم ئەو کات کێرلی ئێچ ئەکاتە جێ ئێف یعنی هەرچێ لە ناو مادەکا بوو خستومانەتە ناوم ئێچەوە ئەمێنێتەوە ئەو تەزوی کە لە دەرەوە دێتە ناوی کێرلی تەزوی کە لە دەرەوە دێتە ناوی کێرلی ئێچ یەکسانە بە دەجێتی ئەمە بەکاربێنین ئەمە بەکارێنین
زۆربەی کات ئەمە بەکاردێ بەس پەیوەندەکەی لەگەڵ بیە بەم شێوازەیە کە لێرە ئەبینرێ کە ئەمە ناوی ئەمپێر لاو این ماتێرە ئەمە ئەمپێر لاوە لە ناو مادە فۆرمی هینیشی هەیە فۆرمی ئەنتیگرالیەکەی و فۆرمی دیفرەنسیالەکەی فۆرمی ئەنتیگرالیەکەی h dl یەکسانە بە if if وەڵام ئینکلۆست ئەو تەزوانی کە کەونە ناو ئەو ڕووبەرەوە کە ئەم گەڵەکەیەتی لەگەڵ کارەبا قیاسی بکەین یعنی لەگەڵ چاپتەرەکانی پێشەوە تێز چاپتەری چوارە ئی ئەبێ بە لەوێ ئی ئەبوو بە دی لێرە بی ئەبێ بە h لەوێ دی یەکسان بوو بە ئپسیلۆن 0 ئی پلاس پی لێرە h یەکسانە بە بی دابەشی میو 0 ماینەس m واز لەو ماینەسە بێنە ئەوە زۆر گرنگ نییە بەڵام سەریکە لێرە ئپسیلۆن 0 چی جێگرتوێتەوە یەک لەسەر میو 0 جێگرتوێتەوە هەمیشە وتمان ڕەلێشێنەکانی کارەبایی ئەتوانی بەشی زۆریان بکەی بە مەگنەتیزم تەنها بە گۆڕینی ئپسیلۆن 0 بە یەک لەسەر میو 0 و مەسەرەن گۆڕینی ئی بە بی یان دی بە h و پی بە m ئەمە دایپۆل ئەمە ئێلکتریک دایپۆل بوو ئەمە مەگنەتیک دایپۆلە وانە فەرقەکە ئەوەیە تاوان دایپۆل لە یەکەی حەجمە ئەمە ئێستا مثالەکەمان بریتە لە چی لۆنگ کوپەر ڕۆد یعنی بڵێن لوولەکێکی درێژی مسیە باشە تێزویەکی ئای پیاڕوە و بزانیکین h لێرە بە چ شێوازێ حەسێ بکەن مادەیەکە مادەیە لە مادەیەمە باشە ئەمە مادەیە هەرچی هەیە بەهەڵ هەرچیەک هەیە مادەیەکی مەگنەتیکە و تەزویەکی ئای پیا ئەڕوە ئای فریەکەمانە ئەو ئایەکە پیاڕوە لە دەرەوە دێت و پیاڕوە و ئای فریەکە یعنی بڵێن ئەوەی ئێرە جێی فریە ئەمە بەس لێرە بە ئای پێمان دراوە کێشە نیە ئەو یۆنیفۆرمشە ینی مەسەڵەن دایڤەرجنس و ئەم جۆرەشتا یعنی خودی جەیەکە ئێستاکانە بزانێت h لە ناوە و لە دەرەوە بە چ شێوازێک بەشەکە لێرە تەبعاً لێرە ئەم هەم جیبیمان هەیە ئەکرێت جیبیمان هەبێ لەنەوە ئەم مادەیە جیبی بەم شێوازە ینی ئەکەرەمانە یەکتری هەنێکیان یەکتری بسڕنەوە نەیسڕنەوە ئەمە بێ بە جیبی ئەمە کەیبیش کە هەمانە هەموو ئەوانەی ئەم ناوە یەکتری سڕنەوە ئەوەی کامێنێتەوە ئەوەی دەرەوەیە باشە ئەمە جێبیمان هەیە و ئەمەش کەیبی هەردووکیمان هەیە ینی بڵێن بە حاڵەتی گشتیات و هەرچمانە بەس هەردووکەوتەوە چیکەوتنەوە ئچەکە بەترەمە قامەسەرەوە نییە با لەناو ئچەکە بێ کە ویسمان هێنە دەرەوە بەڵام جارە فعلەن لێرە هینمان هەیە HDL حەسیە بکەین ینی ئەم فۆرمولە بەکارهێنین ئەوەنە ئیش بدۆزینەوە ئەم فۆرمولە بەکارهێنین فۆرمی ئەنتیگرالیەکەی لوپێک دروستەکەین لە ناو مادەکە ڕەدیوسەکەی ئێسا بەڵام ئەمە ڕەدیوسەکەی خۆی ئاڕە بەس ئەمە ڕەدیوسەکەی ئێسا کرێ بچووکتر لە ئار بێ بچووکتر لە گەورەتر لە ئار بچووکتر لە ئار لە ناوەوەی کەوابوو h2 پای s یەکسانە بە ئای ئەفی ئینکلۆست ئایەکە بەس ئایەکە چەندێکە ئەو ئایەکە دێل بە هەمووی ئەڕوە لێرەوە ئەڕوە لێرەوە ئەڕۆ بەس ئێمە ئەوە ئایەمانەوێت کە تەنها لێرەوە بڕوە یعنی ئەگەر ڕووبەرەکەی تۆ پای ئار دووجابێ ئای لێوە ئەڕوە ئەی ڕووبەرەکەی تۆ پای ئس دووجابێ ئس دووجای ئەوە چی لێوە ئەڕوە ئای ئینکلوز دەکەت ئەمەیە کەوابوو ئای ئینکلوز یەکسانە بەچی ئەمە کەڕەتی ئەمە وایە داوەشی ئەمە و لێرە ئایەکەی نەکەوتووە باشە کەوابوو ئێسکانەجێ ئای ئەفی ئینکلوز ئەنووسین ئای پی ئس دو پی ئار دوو ئچ دوو کەڕەتی ئچ دوو پی ئس کە تەبعاً ئێسێ لەگەڵ ئێسەکە ئەڕوا و ئەوەی ئەمێنێتەوە ئچ یەکسانە بە ئای دوو پای ئار دوو ئس ئاڕاستەی h بە چ شێوازێکە ئاڕاستەی h هەرەکاتە ئاڕاستەی فای هەروەکو بی ئاڕاستەی فای
اوكي اما كاتك اس بتشوكتر لا ار يعني لا ناوي بي اي قال للدرو بي للدرو بي همو تزوكاروا همو تزوكاروا يعني همو تزوكا بيرا اروا طبعا درشا هاي تزيشي فيها ناروا كوابو اتش اكاتي شي يعني ام باي لرا اي على الهرار مسين اتش 2 بي ا 2 باي اس اي اي اف انكلوديت ام تيرمي ناوي ام تيرمي ناوي كوابو اتش اكاتي اي 2 باي اس لا راستي فايا بو اس كورتر بيل اي بيكت اكاتي بيكت اكاتا ميو 0 اتش بوشي چونکە وامان داناوە کە بڵێن لێرە ئێمەکەمان بیەکەکەتە میوزری ئێچ ئەبێ پلاس ئێمەکەیشمان هەبێ بەس ئێمەکەمان وا داناوە سفر بێ ئێمەکەمان وا داناوە سفر بێ کە ئێمەکە سفر بوو ئەو کات بیەکاتە میو 0 ئێچ یا میو 0 ئای لەسەر 2 پای ئێس بۆ حاڵەتێکە ئێم سفر بێ بەڵام ئەگەر ئێم سفر نەبوو بێ حەسیب بکرێ تەبەن لێرە ئێمە ئەو داتاکانمان حەسیبکردنەوەی تیانە کەەوە بۆ ئێمەکە بە سفر داهێنێ بەڵام ئایا بی و ئێچ پارالەلن پارالەل نین ئەمە پارالەلێکی درۆینەیە ڕاستەقینە نیە پارالەلێکی ڕاستەقینە نین بۆچی لێرە ڕاست لێرە پارالەلن بەڵام بە حاڵەتی گشتی پارالەلن چونکە بی یەکسانە بە میو 0 ئێچ پلاس ئێم وایە دایڤەرجەنسی بی حەسێب بکە کاتە سفر دایڤەرجەنسی ئێچ حەسێب بکە دایڤەرجەنسی بیە کاتە سفر دایڤەرجەنسی سفر لەم سەر چییە دایڤەرجەنسی ئێچ پلاس دایڤەرجەنسی ئێمە ئەبێ ئەمی سفر کە کەوا بوو دایڤەرجەنسی ئێچ یەکسانە بێ ئەگە دایڤەرجەنسی بێ سفر بێ دایڤەرجەنسی ئێچ یەکسانە بێ بە ماینەس دایڤەرجەنسی ئێم کەی ئەمانە پێکەوە یەکسانە بن یعنی بڵێن پارالەڵە بن ئەگەر دایڤەرجەنسی ئێم یەکسان بێ بە سفر ئەو کات بی و ئێچ لەگەڵ یەکە پارالەڵە بن ئەگەر ئەوە نەبێ پارالەڵ نابن یه باوندری کۆندیشن لێرە بە چ شێوازێکە سەرەوە و ژێرەوە ئالەم ڕەلێشێنەوە تماشاکەن ئێچی سەرەوە و ئێچی ماینەس ئێچی چونکە بی سەرەوە لەگەڵ بی خوارەوە یەکسان بوو ئالەم ئەم پەڕائینەکان لەگەر لە چاپتەری پێشوو سیرکەن ئێچی سەرەوە ئێچی ستون لە سەرەوە و ئێچی ستون لە خوار بیستون لە سەرەوە و بیستون لە خوارەوە لەگەڵەکە یەکسان بوون بەس لێرە ئەبێ ئەمانە هێنی بڵێن ئێچەکان بزانێکین بە چ شێوازە دەرچێ چونکەگەر قەرارە ئەوان لەگەڵەکە یەکسان بن کەوا بوو ئەبێ ئێچ پلاس ئێمی سەرەوە یەکسان بێت لەگەڵ ئێچ پلاس ئێمی خوارەوە کەومانای ئەوەیە ئێچ ستون ئێباب ناکات یەکسانە بەچی ماینەس ئێمی ئێباب ماینەس ئێمی بێڵۆ ینی ئەمە هینەکانە بەم شێوازە تەمان بە شێوازی ئەمەش هینەکەیەتی ئەی ئەگەر کێڕی ئێچ بۆ هینەکانی ترێنی بۆ ئەو کۆنفەرەنتی پارالەلەکەی ئەم ڕەلێشێنەی ترێنین کێڕی ئێچ یەکسانە بە JF وایە کێڕی یەکسانە بە JF مانای چییە؟ یەکسانە بە ئێچی پارالێل ئێلی سەرەوە ماینەس ئێچی پارالێلی ژێرەوە یەکسانە بە چی؟ KF KF یعنی تەزوو چکە ئەگەر دیقەتکەن لە چاپتەرەکانی پێشووەمە یەکسان بوو بە لە هینە یعنی بڵێن لە چاپتەری دووە تەوانە ستونەکەی یەکسان بوو بە سیگما لەسەر ئێپسیلۆن زیرۆ لە چاپتەری پێشووە یەکسان بوو بە ئای کارەتی ئێن لێرە فەرقەکەی ینی سیگماکە گەرا بە سەرفەسین ینی بڵێن بەس لێرە بۆ کەی ئێفە کارەتی ئێن ینی فەرقەکە ئەوەیە هەروەکو ئەوەی چاپتەری پێنج وایە زۆر فەرقی نەکردووە هێچەکەی وە بەو شێوازی
ئەمە من هەبوو ئەوە هەرەوە تەنها بۆ جیاوازیەوە کە میوزیرۆکە چۆتە ناو ئێچەکانەوە. ئەگەر تەماشاکەن ئەگەر ئێمەکەی تۆ ڕاستەوخۆ وەسڵ بوو بە ئیچەوە بە کۆنستانتێکەوە، یعنی ئەد زۆر بێ ئێم زۆرە بێ بە شێوەی لینیەر، ئەم دوو بەرابەر بێتەوە ئەوش دوو بەرابەر بێتەوە ئەم سێ بەرابەر بێ سێ ئەمە پێڵێن لینیەر، مادەی لینیەر، پەیوەندیەکە لینیەرە یەکێنە. دوو جا و سێجای تیانە، ئەگەر دوو جا و سێجا ئەگەر ئەم توانی ئەمە دوو جا و سێجا و ئەمانە بوو یا ئەمان توانەکانی گۆڕە ئەو جارێ بە نان لینیەر، بەس ئێمە لێرە لینیەرە، ئەمە لینیەرە مادەیانە لینیەرە. تۆشەکە ئێم بە حاڵەتی گشتی بەم شێوازە نییە یەک لەسەر میو 0 XMB، ئەمە نییە، ئێم بەم شێوازە گۆڕە کە ئێم بەم شێوازە گۆڕا ئەو کات بێنە ئەمە لێرە دای بنێ بیە کاتە میو 0H پلاس لە جێتی M XMH دا بنین H هاوبە شوەر بگرە کە بوو بیە کاتە میو 01 پلاس XM کەڕەتی H ئەو H هەموو ڤێکتەری لەسەرە ئەمە ناوێنین M کە بوو بیە کاتە میو H بوو بە لینیەر. باشاکە ئێمە ناتوانین ئەمە بنووسین لێرە ئاها لەم مثالان توانیمە بین چونکە M سفر بوو بیەکسەم بە میو 0H بەڵاوەگە بتەوێ بۆ هەموو شتی ئەوە بنووسیە بێ بنووسی میو H کە ئەم جارە بێ بزانی کە میوەکەی تۆ یەکسانە بە چی؟ بە میو 01 پلاس کاپا M. ئەو کاپا ئێمە چییە؟ بریتیە لە مەگنەتیک سوسیبیلیتی، باشە مەگنەتیک سوسیبیلیتی و میوش خۆی بریتیە لە permeability of the material، permeability material میو 0 هین واچوم و مهم material free space بوو ئەم بوو material. example لەمە سیرکەن example-ەکەمان ئەمەیە B هینە سرۆنەیەکە ئەوتە تەزوی ئای پی ڕەوە هینە شتیایە مادەیەکی مەگنەتیکیایە ئاسنە هەرچی هەیە مادەیەکی مەگنەتیکیایە. ئێمە زانین B یەکسان بوو بەوە B ئەگەر مادەی مەگنەتیکیانە بۆیە B یەکسان بوو بە میو 0 NI Z کە N بریتیە چی؟ ژمارەی تێرنەکان لە یەکەی درێژیە لە مترێک. ئێستا ئەگەر هەر بەراورد بەمە توانین بڵین H یەکسانە بە NIZ ئەو میو 0 چۆتە ئەم ناوە NI لە ئاراستەی زەدا، باشە ئەوە زەدا ئاراستەکە بەس پیشانت کە ئێچەکەت ئەمە بوو باشەکە ئەمە نییە ها ئەمە بوو ئەمە نییە وتمان بەراورد بەمە ئەتوانێمە بنووسی نەک ئەمە لەرەوە نەگەشتومەمە بەس بیەکە خۆی ئەکاتە چی؟ بیەکە کاتە ئەمە میو 0 بیە کاتە میو H بیە کاتە میو H میو یەکسانە بە چی؟ میو 01 پلاس کاپا M N I لە ئاراستەی زەدا. ئۆکێ ئێستاکانە کە ئەمیشە کاتە چی؟ کاپا M لەسەر H ئەویشە زانین چکە تعریفی لینیەر مەتریال. اوكي كي بي كات ام كاراتي ان اكس ام رجعتي ام اكس ام اتش من اتش كاراتي ان اتش كاراتي ان شكاتا فاي اتش كاراتي ان كات ان اي او ان اي كات بلام زد كاراتي ان كات فاي او زد كاراتي ان اكستنا لسر ام روبرا كاتا روبرا قيامه كاتا ان لسه كاتا فايرك على راستي فايد او انا ام انا وانني ها ام انا وانني او ان جباري تيارنا كان ام انا بلين يونيدوكتري سر سيرفيس او سيرفيس كاتا انا اكس كاتا اكس ام كاراتي ان كاراتي اي فاي اوكي بيشمن دوزيا وكاتا جي بي أكاتة شيء أكاتة كيرلي إم هو ده جي بي من أبو هو جي بي
أما بو جي أما ام أما بو ام أويا ام اكس ام اتش شوية كات اكس ام ان اي لا راسي زدا كير لك حسيبكي اكاتتي اكات اكات كابا ام مش او اكس ام اكس ام كابا ام او اكس نيا اكس اوا هناك اوا كابا وكو كيوايا بلا ملا روجري كابا ام اتش كاكاتا كابا ام جي اف يعني بلين جي بي اكيد باوند جي اكيد تو لەگەڵ JF پەیوەندەکەیان بەو شێوازە XM JF لەگەڵ کێڕی ئەمە کاتە XM دێتە دەرەوە کێڕی J شەکاتە JF تر XM دێتە دەرەوە کێڕی H شەکاتە JF کاتە کاپا M و یەکسانە JF ئۆکەی بەتەواو بە ئینی باسی فێرۆمەگنەتیزم کۆتایی بەمینێنی مادەیەکی مەگنەتیزم پێڵێن فێرۆمەگنەتیزم یعنی بڵێن پڕە لە مەگنەتیک دایپۆل ئەم مەگنەتیک دایپۆلانە سەرەتاریەکەی لە ئاراستەیەکە نێسەکانی فێڵێکی مەردەی خستە سەری هەموویان یەک ئاراستە پەیاکەنەوە فێرۆمەگنەتیزمە مەگنەتیک فێڵدەکەیشن نەهێشت بۆ ماوەیەک ئەمێنەوە ئێستا لەگەڵ فێرۆمەگنەتیزم تۆزە یاریەکەین بزانێکی چی مەسەڵەن ئەمە ئاسنێکە ئاتووی خستمانەتە فێڵێکی مەگنەتیک مەخستە سەری ئەم فێڵە مەگنەتیکە بریتیە لە چی کۆمەڵە وایەرەی تر ئەوەتە سروێنی بڵێنەوە وایەرکە ئاڵانومان لە دەوری ئەوش پیلە تێزویەکی ئای پیا ئەڕوە تەم تۆزە ئایا بەیراڕوە مادەیەکی مەغناطیسیە خاتە سەری ئەخاتە سەر ئەوەوە ئاراستەیە نەداتێ بە شێوازە ئاراستادا بە دایپۆلەکان یعنی مەگنەتایزیەکە لەکەمان مەگنەتایزەکە بزانێکین بە چه شێوازە مەگنەتایزەکە سەرەتا تەزوو بڵێن قەتە هیچ تەزویەکمان نییە تەزویەکمان نییە مادەکەی تۆ لێرایە جارێ هیچ شکمان نەکردووە ئاسنێکمان هێناوە هیچ شکمان نەکردووە ئەو وایەرەمان لێ ئاڵاندووە و ئامادەم بەسین بە باتریەکەوە کاتێکە بەسوانە باتریەکەوە مادەکە دەبێ بە مەغناطیس بێ مەغناطیس تا ئەگاتە خاڵی بی ساتوریشن تێر ئەبێ ساتوریشن تێر ئەبێ ترەوە زیاتر مەغناطیس نابێ ئێستا وەرە وایەرەکەت ئەکسکەرەوە تەزوەکەت ئەکسکەرەوە ینی ئام شوێنیم پیلە بگۆڕە شوێنی پیلەکە ئەمە گەر ناقسەکەیەتی ئەوە زای دەگەیت جوان ناقسەکە بگۆڕن تەزوەکە ئەکسە بێتەوە ئەمدارە گەڕێتە دواوە پەستێ لەوێ ناچێتەوە سفر دێتە ئێرە باشە یعنی بێرا ناگەڕێتەوە ئابێرا ئەگەڕێتەوە تەوا لەمە ئەکسپەریمەنتاڵە بێرا ئەگەڕێتەوە لە شوێنێکە ئاگاتە سفر لە شوێنێکە کە تەزوەکە سفرە لە شوێنێکە کە تەزوەکە بڕێکی نگەتیڤە مەگنەتیکە دەبێت بە سفر ئەمجار تا ئەمجار ئەمڕە بەم لا تێرە بێت دوبارە مەگنەتیکەکە زیابێ بەڵام بە شێوەی عکس ئەنی پێشتر ئەگەر ئەمە N بوو بێ ئەمە S بوو بێ ئەمجار شوێنەکانی گۆڕە ئەمە S ئەمە N تا دێتە ئێرە لێرەش تێربوونێکی ترمانێ ئەمجار قەتعیەکەن یعنی بەڵێن کارەباکەی لێ هەبڕین جا بەرە دێتەوە ئەم خاڵە تەزوو سفر تەزوو نەماوە دێتەوە ئەم خاڵە تەزوو نییە باشە لەم خاڵە وەستێ مەگنەتایزە لەم خاڵە ئەوەستێ ئێستا دێن جارێکی کە تەزوێن و بەڵام لە هەر لە ئاراستەی پۆزتیڤێنی لەوەکو ئەو ئاراستی کە لە سەرەتاوە هەبوو ئەمجار دووبارە مەگنەتیزە بێتەوە ئەڕوا دێتەوە ئێرە بەس نایەتەوە بەم ڕێگا ناڕوە بەم ڕێگەی تڕاڕەوش لۆپێک و بەم شێوازە بۆ دروستەکە باشاکە شتەکان وەکو سەرەتانی سەرەتا بەیرا ڕۆیی گێڕامانەوە هاتینەوە ئێرە دووارە هاتینەوە ئێرە لەرا هیچ تەزویەک نییە بە چاوەڕێ بکەین دووارە بێرا بڕوە بەڵام مەگنەتیزیشن بڵێن هەنە زانیاری پێشووی پێ ینی هیستۆریەکە دەورە بینە مێژووی مەگنەتیزە بوونی ئەو مادەیە ڕۆڵە بینە لە ڕێچکەی داهاتوویە ینی سەرەتا بەیرا هاتین بۆ ئێرە ئەمجار گەڕاینەوە هاتینەوە ئێرە هاتینەوە خاڵی سەبەر تەزوەکەمان بڕیاتەوە ئێرە بەس مەگنەتیزی یەتیاما بوو
دوباره مەگنەتایزمان کردەوە لە شوێنێکی ترە بووە بە سفر جارێکی ینی لێرە مەگنەتایزەکە بە سفر عکس بووە لێرە عکس بووەوەنەوە لێرە ئەبێتەوە بە سفر ئەم جار دوبارە مەگنەتایز ئەبێتەوە ئەتتا ئەگاتەوە ئێرە بەماڵەن هیستێرێس لوپ وە شتێکی مەشهورە لە مەگنەتیزیشن و لە سۆلید و لە شوێنە